فرموا براكم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دكتور جامل أحمد، والله من زاكون تواو كردوا لوزارتي بهالوردي عراق دام مثلا كردستان تواو كردوا باشا. اتي برسان بلا حني ما مصار كردوا ما صار مزاني تشوت شمال ما صار بدكم ولك ملاو توانا جلوسها بمرج شويني كسي تزنا جريت ولا في شري خوش داو بنيان يعني ما صار ايه بله يعني ما بس تشيا بوشي يعني شيء كذا بمزري بپاره دام امازين بپاره پرسیارم لە ماوەسا محەممەد مەلافاغی شار زوری کردوتی ئەو بە هیچ شێوەیەک دروست نییە وتی گومانی تایە مەلا ڕەمەزان وتی منزانم من دروست نازانم دروست وتی چی؟ وتی دروست نییە نازانم بەس مەلا ڕەمەزان وتی دروستە یعنی کۆمەڵێکیان دروستە کۆمەڵیان دروست نییە. بەڵێ براگیان برا بەڕێزەکەم پرسیارەکەت حاڵی بووم، يعني ئایا دروستە ئینسان بە پارە تەعین بێت، پارە بدا ڕشوە بدا بەرتیل بدا بۆی تەعین بێ؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لعنەتی کردووە، لعن الله الراشی والمرتشی، دەفەرمێ خوای گەورە لعنەتی لەو کەسە کردووە کە بەرتیلەکە دەدا لەوەش کە بەرتیلەکە وەردەگرێت. باشە مەرجێ هەندێک لە مامۆستایان دەڵێن چی؟ دەڵێن باشە خۆ تۆ حەقی کەس ناخۆیت، مەتەلەن تۆ ئەگەر تەعینت کەن وەظیفەیە کە پێت دەدەن ناڵێن وەڵا کاکە ئەگەر پارە مام دەیتێ فڵانە کەس فەسڵ دەکەین و تۆ لە شوێنی دادنێن. بەو بیانوە دەڵێن کەواتە دروستە ئینسان بە پارە تەعین بێت، ئەمە ڕشوە نییە. بەڵام سەلامەتتر بۆ دینەکەت براکەم ئەوەیە کە پارە نەدەیت. بۆچی؟ چونکە بۆ نمونە مەسئولێکی گەندەڵە، وەزیرێکی گەندەڵ کە هەبێت خۆی و تاقمێک عیسابەی لە بەردەستە، یاڵڵا چێ پارەیدا تەعینی کەن، پارە نەبوو تەعینی مەکەن. ئێ باشە براکەم ئەوە تۆ پارەت هەیە بە پارە تەعین دەبی، ئەی کوڕی فەقیرەکە چی بکات؟ ئەو ژۆک و تۆ کولیە خوێند و لەوانەیە دەرەجەی لە تۆش بەرزتر بێت و ئێستا ئەو تەعین نابێت کەچی تۆ تەعین دەبی بۆ چکە تۆ پارەت هەیە. بەڵام کە تۆ پارەیان نەدەیتێ و من نەیان دەمێ ئەوی تریش نەیانداتێ، ئێ ناچارن خەڵک دەبێت تەعین کەن، وەزیفەکان بە شاغیری دەمێنە، ئەو کاتە خەڵک تەعین دەکەن بەبێ ئەو پارە دانش. بۆیە ڕاستە کەس فەسڵ ناکەن کە تۆ دابنێن، بەڵام تۆ ڕێگایەک دەچێشیت بۆ دوای خۆت کە زەربە و زەرەر لە ئەو کەسانە دەدەی کە پارەیان نییە. و ئەو مەسئولە گەندەڵانش فێری ئەوە دەکەن کە چی بن؟ کە پارە وەربگرن. ولا تعاونوا على الإثم والعدوان. خوای گەورە دەفەرمێ هاوکاری یەکتر مەکەن لەسەر گوناه و تاوان و ستەم. ئەوە هاوکاری تۆ یارمەتی ئەو مەسئولە گەندەڵان دەدەی کە بەردەوام من لە گەندەڵی کارێکی خراپە.